بۆ ژیار و شیار هاوڕێ و برای عزیزی خۆم ئازف کاک ئامانجی خۆشەویست خێرات نییە و برایانە دەکەین هەزار سڵایان لێبێت نەمرن هیوادارم هەموو ساڵێکت هەر خۆشی و شادی بێ یەڵا ئامانج گیان چۆنیا ئەوە بۆ ژیای برام بەدینم حرت نییە ئیشەڵا قەت بڵیسم بڵێن ناخۆشی نییە سڵاو لە ژیای برام ئیشەڵا ڕۆژێ بڵێن قەت ناخۆشیەکرد نییە یاڵا ئامانجیان بڕۆ بەدینم حلت نییە ئەوە بۆ خاڵە تۆمان بەدینم حلت نییە ئای نامرین كتو قرارنا كليلي زنداني لدوضا حشار دوا وبيرسو كدلت بني بيمار دوا دزانم لك حيفيكا بمني جار دوا بيستم يسا كدلت بكسي اكي تردال چۆمان بەمام خۆم داناوە سڵاو لە ماماری بێ سڵاو لەو شێرە لەو دیاری حەمە کەلاری بە وێنەی بابی پیاو ئەی بۆ خاڵە پشتیوان بۆ خاڵە
دەفیشەکی دیاماوە ئەوە تا خاڵە پێمە و دەفیشەکی دیاماوە نەورە شینگەڕانەوە ڕێبوارێکی لاکەم بۆ میە حەسانەوە مەگەر من حەفتا ساڵم بۆ پشتم جەمانەوە بەگڕی تۆ داگی ساف مەحاڵە کوژانەوە تەمەنی ئەوە بۆ خاڵە ژیە و دانیشتووە لە شانەوە